ئێستا لە هەولێر هەروەکو لە پشتی منەوە دیارە 1 لتر نۆرمال بە 1400 دینارە و هەروەها معسن بە 1800 دینارە و سوپەر بە 1950 دینارە. سوپەر بە 1500 دینار و محەسن بە 1350 و نۆرمالیش بە 1150 دینارە. قسەیەکی کوردی هەیە دەڵێت چۆتە سەر کەلەی شەیتانی، نرخی بنزینیش چۆتە سەر کەلەی شەیتانی و نایەتە خوارەوە. ئێستا لە هەولێر نرخی 1 لتر نۆرمال 1400 دینارە و 1 لتر سوپەر 1950 دینارە. یعنی بە بەراورد بە 2 ڕۆژ پێش ئێستا 200 تا 250 دیناری هاتۆتە سەر. یعنی من 2 ڕۆژ پێش ئێستا خۆم کارێکم لەسەر کرد کە ئەو کاتە بە 1200 دینار بوو، 1230 دینار بوو، ئێستا نۆرمال بە 1400 دینارە. و من بۆ زانیاری زیاتر قسەم لەگەڵ سەرپەرشتیاری لێژنەکانی نەوت و گاز لە وەزارەتی سامانە سروشتەکان سالار محەممەد بۆ 964 وتی کە لەبەر نەبوونی مادەی خام مەسفاکان بنزین بەرهەم ناهێنن. لەبەر ئەوە ئەسەیەکی کەم هەیە کە هەر ئەو 50,000 بەرمیلەیە کە ئێمە وەری دەگرین و دابەشی دەکەین. لەبەر ئەوەیە کە نرخی بنزین بەو شێوەیە چۆتە سەرەوە. یعنی پرسیاری ئەوەشم کرد ئەو جیاوازدێتی لە نێوان هەولێر و سلێمانیانی بۆ لەوێ 100 تا 200 دینار هەرزانترا. ئەو گوتیشی ڕەنگە پاڵاوگەکانی ئەوێ ئەو مادە خامەیان مابێت بنزینی لێ دروست بکەن و دابەشی بکەن. یعنی بە شێوەیەک باسیشی لەوە کرد جەختی لەوە کردو کە لەگەڵ تیمی وەزارەت لەسەر خەتم بۆ چاکردنی ئەو نرخە و دابەزاندنی ئەو نرخانە. ئێستا لە هەولێر هەروەکو لە پشتی منەوە دیارە 1 لتر نۆرمال بە 1400 دینارە و هەروەها معسن بە 1800 دینارە و سوپەر بە 1950 دینارە. دەمەوێت بچمە لای ئەحمەد محەممەدی هاوکارمان لە سلێمانی. ئەحمەد، نرخی بنزین لە سلێمانی چۆنە و نۆرمال و معسن و سوپەر بە چەندە تا چەند جیاوازی هەیە؟ بەڵێ ئەحمەد، منیش هاتوومەتە یەکێک لە بەنزیخانەکانی شاری سلێمانی وەک دەرەکەوێت و خۆت باس کرد جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان نرخی بنزین لە شاری سلێمانی و لە شاری هەولێر کە دوو شاری هەرێمی کوردستان و بەڵام وەک لە شاشەکە دەرەکەوێت جیاوازیەکی زۆر هەیە لە نرخی بنزین. بە زۆرێک لێرە سۆپەر بە 1500 دینار و محەسن بە 1350 و نۆرمالیش بە 1150 دینارە. دیارە جیاوازیەکە بە زۆرێکە بۆ هەردوو نرخی بنزینی سۆپەر و محەسن 450 دینارە و بۆ نۆرمالیش 250 دینارە. واتە ئەگەر کەسێک بیەوێ 50 لیتر بنزین لە ئۆتۆمبیلەکەی بکات و تانکی ئۆتۆمبیلەکەی پڕکات بۆ نۆرمال بۆ 50 لیتر 12500 دینار جیاوازیەکەیەتی و بۆ محەسن و سۆپەریش 22500 دینار جیاوازی نرخەکەیەتی. دیارە من بۆ ئەم بابەتە بە دوواداچوونم کردووە لە خاوەنی بەنزیخانەکان و بەرپرسانی ئیداری ئەم شارە، بەڵام وەڵامێکم دەست نەکەوت لایانی بەرپرس وەڵامی نەدامەوە و بەنزیخانەکانیش باسییان لەوە کرد کە نازان و هۆکار چێکە بەو شێوازە جیاوازی نرخێ لە نێوان ئەم دوو شارەی هەرێم، بەڵام وەک لە شاشەکە بەدی دەکرێت کە جیاوازەکان بەم شێوازێ و نرخەکان جیاوازێکی زۆری هەیە.